کێ لە عێراق حکومڕانی دەکات. دوا بەدوای هەڵبژاردنەکانی ئەم دوای پەرلەمانی عێراق ململانێ لەسەر دابەشکردنی پۆستە حکومیەکان چڕتر بووتەوە، بەڵام واقعی بابەتی ئەولاتر لەو ململانەیە. لە عێراقی ئەمڕۆدا حکوومەت تەنها یەک ناوەندی نییە. ئەوەی لە ڕاستیدا وڵات بەڕێوە دەبات یان بەواتایەکی تر کنترۆڵی وڵات دەکات پێکهاتەیەکە لە چەندین ناوەندی هێزی ڕکابەر، ناوەندگەلێکی کە هەر کامیان خاوەنی بەشێک لە هێز و پارە و پشتیوانی دەرەکین. لەناو ئەمانەدا حکوومەتی فەرمی تەنها یەکێکە لەو ناوەندانەی کە هاوتەریب لەگەڵ وردە دەوڵەتەکانی تر حکومڕانی دەکات. حکوومەتی فەرمی بەکردەوە لەگەڵ چەند ئاستەنگێکی بنەڕەتی بەرەو ڕووە، لەوانە ئەرتەشێکی کە لە شەڕی داعشدا سووک و لاواز بووە، دامەزراوە ئەمنیە دابەشبووەکان و ئابوووریەکی نوقمی گەندەڵی و قەرزداری. چەندین گروپی سەربەهەشتی شعبی بە چەند سەد هەزار هێزی چەکداری تەیار بە چەک و چۆڵی پێشکەوتوو، ڕێکخراوی یەکگرتوو، سەرچاوی دارایی سربەخۆ و تەنانەت زیندانیش دەسەڵاتێکی هاوتەریبیان دروست کردووە کە لە ئاسی حکوومەتدا وەڵام دەرەوە نین. ئەمە بەو واتایەیە کە قۆڕخی هێز و دەسەڵات کە بنەمای هەر دەوڵەتێکی ئاسایی بۆرژوازیە لە دەستی حکوومەتی ناوەندیدا نەماوە و کەوتووەتە دەستی ئەو هێز و لایەنانەی کە لە ئابوووریەکی ناڕوون باجوەرگرتن و بەشداری سیاسی کەڵک وەردەگرن و بەشێکی بەرچاویان لەژێر کاریگەری کۆماری ئیسلامیدان. هاوتەریب لەگەڵ ئەم ناوەندانەی دەسەڵاتدا هێز و هەیمەنەی ئایەتوڵڵا سیستانی ڕێبەر و پێشەوای شیعەکان هەیە، لەو شوێنەی کە حکوومەت و پارلەمان بڕیار دەرەکەن، بەڵام پێشەوایەکی ئاینی دەتوانێت بە فتوا ئاراستەکەی بگۆڕێت. جگە لەوەش موقتەدا سەدر یەکێکی تر لەو پیاوە ئاینیانەی شیعەمان هەیە کە بە پشتبەستن بە کاریگەری نەریتی بنەماڵەیی لە نێو بەشێکی زۆری شیعەکاندا هەر جار ناجارێک بە هەڵوێستە دژبەیەکەکانی پرۆسەی سیاسی تێگەدات و بە بەشی خۆی هاوسەنگی هێز بە قازانجی ئەمیان ئەو باڵی دەسەڵاتدار دەگۆڕێت. بەڵام ئەمە تەواوی چیرۆکەکە نییە. کنترۆڵی دراوی نیشتیمانی عێراق لە دەست بانکی ناوەندی ئامریکادایە و بەم هۆیەوە پێگەی وەک یەکێک لە دراوە سەقامگیرەکانی ناوچەکە جێگیر بووە. ئەمەش بەو مانایەیە کە هەر کاتێک دەوڵەتی ئامریکا بێوێت دەتوانێت ئابووری ئەم وڵاتە تووشی شکست و دارمام کات. جگە لەوەش بوونی گەورەترین باڵوێزخانەی ئامریکا و پاژماوەی هێزە سەربازیەکان بەشێکن لە پرۆسەی بڕیاردانی ڕاستەقینە لە عێراقدا. گوشارەکان بۆ پێکهێنانی هاوپەیمانی و بەڕێوەبردنی ئەمنیەت و کاریگەری لەسەر حکوومەتی فەرمی لەلایەن دەوڵەتی ئامریکاوە بەشێکە لە واقعی حکمڕانی لەم وڵاتەدا. بەشێک لە عێراق لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستاندایە، لە حاڵێکدا کە حکوومەتی هەرێمیش بەدەست نایەکگرتووی و دابەشبوونەوە دەناڵێنێت. فراکسیۆنەکان کە هەر یەکەیان نوێنەرایەتی لایەنێکی چەکدار دەکەن و یاسادانان لەژێر سێبەری هەڕەشە و تۆقاندن و ڕێککەوتنی دەرەکیدا ئەنجامەدرێت. لەسەر ئاسی حکوومەتی فەرمی دابەشکردنی دام و دەستگاکانی دەسەڵات نەک لەسەر بنەمای دموکراسی لە سیستمێکی ئاسایی پەرلەمانیدا، بەڵکو لەسەر بنەمای ڕێککەوتنە. ئەمەش بەو مانایە کە سەرۆکی دەوڵەت ئەبێ شیعە بێت و سەرۆکی پارلەمان سوننە و سەرۆک کۆماریش کە پێگەیەکی ڕێوڕسمیە دەبێت کورد بێت. دەوڵەتی تورکیا بەشێک لە ناوچەکانی باکووری هەرێمی کوردستانی تاقوڵایی 50 کیلومتر داگیر کردووە و تەنانەت سامانە سروشتەکانی ئەو ناوچانەشی تاڵان کردووە. بەشێکی زۆریش لەو ناوچانە لە زنجیرە چیای قەندیل کە زیاتر لە 400 گوند لەخۆگرێت لەژێر کنترۆڵی هێزەکانی پەکەکەدایە. لەسەر بەستێنی ئاوادۆخێکی ئالۆزدا بوونی داعش لە ناوچەکانی ناوەڕاست و سونەنشین لە شێوەی تاقم و گروپی چەکداردا بوونی خۆی پاراستووە و ژیانی دانیشتوانەکەی خسوەتە مەترسیەوە. بەڵام بەردەوامبوونی ئەم دۆخە واتە قوڵبوونەوەی هەرچی زیاتری کلێنی کۆمەڵایەتی، هەژاری، بێئاسۆیی، سەرکوت و حکومڕانیەکی کۆنەپەرستانە. حکوومەت لە بری نوێنەرایەتی هاوڵاتیان بۆتە ئامراز و میکانیزمێک بۆ دابەشکردنی غەنیمەت لە نێوان باڵە جۆرا و جۆرەکان، لە ئەنجامدا بەپێی راپۆرتی ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی ئەوەی لە عێراق پێی دەوترێت دەوڵەت لە پلەی یەکەمی دەوڵەتە گەندەڵەکانی جیهاندایە. هەر جارە لە وڵاتەدا هەڵبژاردن بەڕێوە دەچێت، جگە لەو ساختەکاری و گەندەڵی کە لە هەڵبژاردنەکانی ئەو وڵاتەدا شتێکی باو و ئاساییە. کاتێک حیزبەکان هێزی چەکداریان هەیە، سیاسەت نابێت بە کێبڕکێ لەسەر بەرنامەکان، بەڵکو دەبێت بە کێبڕکێی هێز و هەیمەنا. لە ئاکامدا ئەگەر هەڵبژاردنەکان بەڕواڵەت شێوازێکی ڕکابەریش بەخۆیەوە بگرێت، پێکهاتەی دەسەڵات ناگۆڕێت، چونکە کاریگەری هێز و پارە لە سندوقەکانی دەنگدان زیاترە. لەم وڵاتەدا یاسا بەمەرجێک جێبەجێ دەکرێت کە لەگەڵ بەرژەوەندی ناوەندەکانی دەسەڵاتدا ناکۆک بێت. نیگەرانی ڕاستەقینە ئەوەیە ئەم ئاراستەیە کە خۆی بەرهەمی شەڕێکی خوێناوی ناوخۆییە کە زیاتر لە ملیۆنێک کوژرایی لێکەوتوێتەوە، دەتوانێت شەڕ و ماڵوێرانیەکی ناوخۆی نوێی لێ بکەوێتەوە.
براوەی دۆخێکی بێسەرۆبەرەی لەو شێوەیە بریتین لەو حیزب و لایەن و هێزە نیزامیانەی کە لە گرێبەست، گومرک، نەوت، ئاوەدانکردنەوە، قاچاق، هەندێک لەو چین و توێژە سەرمایەدارە بازرگانانە و بەڵێندەرانەی کە خۆیان لەگەڵ نائەمنی و گەندەڵیدا گونجاندووە و هەروەها هێزە دەرەکیەکان و لەوانەش کۆماری ئیسلامی ئێران کە عێراقی دابەشکراوی کردووە بە گۆڕەپانی مزایدە و سات و سەودای ناوچەی و نێودەوڵەتی. زەرمەندی سەرەکیش کرێکاران، بێکاران، گەنجان، پەراوێزنشینان، هەژارانی ناو شارەکان و هەروەها ئەو ژنانن کە دیل و گرفتاری دابوونەریتە کۆنەپەرستەکانن. بارودۆخێکی لەم شێوەیە بە هیچ سیستمێکی هەڵبژاردن ڕێگە نادات، تەنانەت ئەگەر بە بەراورد بەڕابرد و ڕواڵەتێکی دموکراتتریشی هەبێت ئەو سیستمەی دابەشکاریی دەسەڵاتی ئێستا بگۆڕێت. دڵخۆشکردن بە ڕۆڵی کارای دەوڵەتی ئەمریکا بۆ یەکدەستکردنەوەی دەسەڵات لەم وڵاتە کە ئەوەش بێگومان جگە لە سەرهەڵدانی شەڕێکی خوێناوی ناوخۆی و دەستپێکی کوشتار و ماڵوێرانیەکی دیکە هیچ ئاکامێکی تری لێ ناکەوێتەوە گەشببینیەکی زیان بەخشە. لەم حاڵەتەشدا ڕۆتینی ژیانێکی ئاسایی لە خەڵک زەوت دەکرێت و کۆمەڵگەی عێراق دەخاتە ناو گێژاوی هەژاری، نائەمنی و قەیرانێکی وێرانکەرترەوە. سەرەڕای هەموو ئەمانەش لە هەلومەرجی ئێستەی عێراقدا پەرەسەندنی ناڕەزایەتیە جەماوەریەکان بە ئەزمون وەرگرتن لە شکستی بزوتنەوەکانی بەهاری عەرەبی و ئەڵبەتە پێشهاتەکانی ئێران و ڕووخانی کۆماری ئیسلامی ئەو داهاتوە گەشەیە کە لە عێراقیشدا دەتوانرێت جێگەی هیوا و ئومێد بێت.